بەریتانیا وەک یەکەم وڵات لە جیهان ڤاکسینەکەی کۆمپانیای فایزەری ئەمریکی و بایۆنتیکی ئەڵمانی پەسەند کرد. وەزیری تەندروستی بەریتانیاش دەڵێ لە سەرەتای هەفتەی داهاتوو دەست بە پرۆگرامی فراوانی کوتانی خەڵکی دەکەین. Fantastic news. The MHRA, the fiercely independent regulator, هەواڵێکی زۆر دڵخۆشکەرە کە ئاژانسی ڕێخستنی دەرمان و چاودێری تەندروستی ڤاکسینەکەی پەسەند کردووە و دەتوانین بەکاری بهێنین. خزمەتگوزاری تەندروستی نیشتیمانی بەریتانیا ئامادەیە بۆ دابەشکردنی پێدانی ڤاکسینەکە بە خەڵکی لە سەرەتای هەفتەی داهاتوو دەست بە پرۆگرامی کوتانی خەڵکی دەکەین بە ڤاکسینەکە لە دژی کۆڤید-19. ڤاکسینەکەش کاریگەری هەیە و سەلامەتە. ڤاکسینەکە دەبێت لە 7 پلەی 0 هەڵبگیرێت وەکو وەزارەتی تەندروستی ئامادەکاری تەواومان بۆ ئەو مەبەستەش کردووە. and we have a vaccine, so it's very good news. Now, لە یەکەم قۆناغدا تیمەکانی تەندروستی و ئەوانەی لە سەنتەرەکانی چاودێری و خانەی بە ساڵاتچواندان ڤاکسینەکە وەردەگرن و دواتریش خەڵکی دیکە وەری دەگرن. هەندێک کەس تا ئێستاش دوو دڵن لەوەی ڤاکسینەکە وەربگرن یان نا، بەڵام دوای ئەوەی بینیان کە خەڵکی ڤاکسینەکە وەردەگرن هیچ کێشەیانەی تر ئاسایی دەبێتەوە وانیش وەری دەگرن، چونکە کۆڤید-19 زۆر مەترسیدارە و دەبینین ڕۆژانە خەڵکی دەکوژێت. دەبێ و کەسانە پرسیارە لە خۆیان کە ئایا دەتەوێت بمرین یان ڤاکسینەکە وەربگریت. بەریتانیا 90 ملیۆن پێکوتەی ڤاکسینەکەی لە هەردوو کۆمپانیای فایزەر و بایۆنتیک کڕیوە. لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی پەسەندکردنی بەکارهێنانی لەلایەن ئاژانسی ڕێخستنی دەرمان و چاودێری تەندروستی بەریتانیاوە لە بەلجیکاوە دەستکرا بە گواستنەوەی 20 ملیۆن پێکوتەی ڤاکسینەکە بۆ بەریتانیا. بڕیارە لە ئەمریکاش لە دەی مانگەوە دەست بە پێدانی ڤاکسینەکە بکەن بە خەڵکی وڵاتەکەیان. ئیتالیا و بەلجیکاش ئامادەکاری تەواویان کردووە. رووسیا پێش هەموو وڵاتان دروستکردنی ڤاکسینی سپۆتنیک V ڕاگەیاند. هەرچەندە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە پەسەند نەکراوە، بەڵام ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا بڕیاری داوە کۆتایی هەفتەی داهاتوو دەست بە پرۆگرامی فراوانی پێدانی ڤاکسینەکە بکرێت. لە قۆناغی یەکەمدا مامۆستایان و پزیشک و ستافی تەندروستی ڤاکسینەکە وەردەگرن. نەریمان هەورامی، کوردستان 24.